هەموو کاتێکتان شاد بینەرانی بەڕێزی شاش ڕەنگینەکەی کورسات و ماڵەکەی هەمووان. کامەرانم کە لە زنجیرە بەرنامەکانمانە دەربارەی پشکنینی گشتی یان فەحسی عام یانەوە خزمەتە. لە پاشەوەی کاڵقەیەکەین بەرنامەکە تایبەت بوو بە پشکنە گشتەکان لە ڕێگەی خوێنەوە. واڵقەی دوم تایبەت بوو بە پشکنینی گشتی بۆ بەرزە فشاری خوێن. ئەمەڵقەی چارە تایبەتە بەو ئاگرەی کە زۆر گرنگە لە خوێنمانە هەبێت بۆی کە بتوانێت بەردەوامی بە ژیان و زیندە چالاکیمان بە. ئەم ئاگرە بریتە لە ئەنسۆلین. ئەو بابەتەی کە کلیلێکە و دەرگای خانەکانە کاتەوە بۆی کە شەکر بڕاتە ژوورە و وزەکەی پسووتێت و ئێمەش بۆی ئەو زێوە بتوانین لە زیندە چالاکی و کار و فەرمانەکانمان بەردەوام بین. ئەمەڵقەی چارە تایبەتە بە پشکنینی ساڵانە بۆ نەخۆشی شەکرە. هەم بۆ بەڕێزانەی کە لەش ساغن و شەکرایان نییە، هەم بۆ بەڕێزانی کە لە بەر مەترسی توشبوونان بە شەکرە و هەم ئەو بەڕێزانەش کە توش بوو یان دەستنیشانکراوی نەخۆشی شەکرەت. بۆ زانیاری بەڕێستان وا چاوەڕوانەکرێت کە لە جیهاندا زیاتر لە 415 ملیۆن کەس دەستنیشانکراوی نەخۆشی شەکرە بن و ژمارێکی زۆر زیاتر لەمەش کە شەکران هەبێت و تاکو ئێستا دەستنیشان نەکراون یاخود نازانن کە شەکرایان هەیە. ژمارەکان و داتاکان وا چاوەڕوانەکەن ئاڵێن ئەگەر بێت و بەم شێوێ بەردەوام بین لەسەر ئەم ستایلەی ژیان لە کەمجوڵە و لە زۆر خواردن و لە زۆر وەرگرتنی ئەو سەرچاوانی خواردن کە وزایان زۆرە، ئاوا چاوەڕوانەکرێت تاکو ساڵی 2040 ژمارەی دەستنیشانکراوان بە نەخۆشی شەکرە بەرزتر بێتەوە بۆ زیاتر لە 9 ملیار کەس. شەکرێکێکە لەو نەخۆشیانەی کە بە بکوژێکی بێدەنگ ناسراوە و یەکێکە لە هۆکارە مەترسیدارەکان بۆ جەڵتەی دڵ و جەڵتەی دەماغ کە ئەم دوانە باوترین هۆکاری مردنن لە سەر تاسەری جیهان و لە کوردستانی خۆشمانە. دڵنیام هەر کەسێک لێوە زیاد لە کەسەکە ناسێت کە جەڵتەی دڵ یاخود جەڵتەی دەماغ لیداوە و هیوادارم خوددا نەخۆشەکان شیفابات و ئێوەش پارێزێت لەو نەخۆشیانە. بۆ ئێمە گرنگەکە بزانین نەخۆشی شەکرە چییە و هۆکاری توشبوونی چییە و هەروەها جۆرەکانی چین. ئەنیمەیشنێکی کورتە بینین کە پێشتریش پیشارمانداون و ئەم جارە ژێخین و خزمەتان دەربارەی و بابەتە بۆمان کوردانون. پاشەوە دەگەڕێینەوە خزمەتان لەگەڵ میوانەکەمان دکتۆر پشتیوان حسێن و کۆمەڵێک میوانی تر کە باس لە شەکراکەین لەگەڵمان. ڕێژەی لە سەدادەیە و کەسانەی نەخۆشی شەکرەیان هەیە، نەخۆشەکەیان لە جۆر یەکەمە کە بە مەترسیدارترین جۆردادنرێ کە بە جۆرێک جەستەی نەخۆشەکە هێرش دەکاتە سەرخانەکان و بە تایبەتتر پەنکریاس و ڕێگریان لێ دەکە کە ئەنزیمی ئەنسۆلین بەرهەمدێنن بۆ تێکشکاندنی شەکری تواوینی و خوێن. لە کاتێکدا ئیشی ئەنسۆلین تێکشکانی شەکرە بۆ ئەوەی گلوکۆز وەکو وزە بچێتە نێوخانەکانی جەستەوە. بەڵام کاتێک کە جۆری یەکەمی نەخۆشی شەکرە دەبێت ئەم چالەکێ لە جەستەدا کار ناکە. لەگەڵەوەشدا هێشتا کاربۆهیدرات و چاورەکان و پێکهاتەکانی تر تێک دەشکێنرێت و دەگۆڕدرێن بۆ گلۆگۆس. بەڵام لەبەر نەبوونی ئەنسۆلین هیچ میکانیزمێک نییە تاوەکو بگوازرێتەوە بۆ نێوخانەکانی جەستە. بەم شێوەیەش ڕێژێکی زۆر گلوکۆز بەرهەم دەهێنرێت و شەکریش لە هەمان کاتدا لە نێوخوێندا زۆر دەبێ و جەستەش بۆ ڕزگاربوون لەو هەموو شەکە زۆری نێوخوێن لە ڕێگەی گوچیلەوە فڕیدداتە نێو ڕێڕەوی میزەڕەوە تاوەکو ڕێژەکەی کەم بکاتەوە. بەم شێوەیە نەخۆشەکە تووشی حاڵەتێکی نامۆ دەبێ. ئەویش زۆر میسکردنە لەگەڵەوەشدا تونیبوون و ئارەزووکردن بۆ ئەو خواردنەوە بۆ ڕزگاربوون لە دەموشک بوونەوە و کەمکردنەوەی هەستکردن بە چوونەتی. کێشێکی تریشکە لە سیستەمی جەستەدا دروست دەبێ کەمبوونەوەی وزەیە بەهۆی ئەوەی کە گلوکۆز ناچێتە ناوخانەکانەوە لەبەر نەبوونی ئەنسۆلین. بەم شێوەیە نەخۆشەکە هەست بەلاوەزی و بێهێزی دەکات. لەبەر نەبوونی وزەی مێشکی نەخۆشەکە هەندێک ئەنزیم و فەرمانی ترتر دەکات کە بە تێکشکاندن و توانەوەی ئەو چەوری وزانە کە ئەمبار کراون تاوەکو وەکو وزە بەکاریان بێنێت. لەبەرەوەشە کە زۆرێک لەو کەسانی نەخۆشی پلەیەکی شەکریان هەیە کێشێکی زۆری جەستە لەدەست دەدەن بێژەوەی هەستکەن کە جۆری یەکەمی نەخۆشی شەکریان هەیە. بەبەردەوامیش کێشی جەستە لە دابەزیندایە لەبەرەوە ئەو کەسانی کەم جۆرە نەخۆشی شەکریان هەیە یان هەست دەکەن کێشی لەشیان زۆر بە خێراییدا دەبەزێ پێویستە ڕاستەخۆبتنە لای دکتۆر و پشکنینی تایبەت بکەن. بەڵام خۆشبەختانە بۆی پێشکەوتنی زانستی پزیشکیەوە دەتوانرێت هۆرمۆنی ئەنسۆلینی دەستکرد لە ڕێگەی دەرزی یان هەندێک دەرمانی ترەوە بکرێتە نێوخوێنەوە. بەڵام لەگەڵەوەشدا پێویستە نەخۆشەکە هەمیشە چاودێری ئاستی گلوکۆزی جەستەی بکات و بەردەوام لە ڕۆژێکدا چەندین جار پشکنین بۆ ئاستی گلوگۆسی نێوخوێنی بکات. کاتێکیش کە ئەنسۆلین تێکەڵ بە خوێن دەبێت هەست بە ئارامبوونەوە دەکەیت و گلوکۆز لە نێو جەستەدا تێک دەشکێت و دەچێتەوە نێو خانەکان و بەڵام ئەم چارە سەر دەبێت بە بەردەوامی و هەمیشەی وەربژیرێت چونکە
بەرزبوونەوەی ئاستی شەکر لە نێو خوێندا زیانی زۆری هەیە بۆ هەرێکە لە دڵ و چاو و پێکان و گورچیلە. ئەمانەش زیانە مەترسیدارەکانی تری نەخۆشی شەکرن. بەڵام بە وەرگرتنی چارەسەری بەردەوام چاودێریکردنی ئاستی شەکرایی نێو خوێن دەتوانرێت زیانە درێژخایان و مەترسیەکانی نەخۆشی شەکرە کەم بکرێتەوە. بەڵام تاوەکو ئێستا لێکۆڵەرەوەکان هێشتا بۆیان ئاشکرا نەبووە کە هۆکاری توشبوون بەم جۆرە نەخۆشی شەکرەیە چییە و لەگەڵەوەشدا بۆچی هەندێک کەس توش دەبن و هەندێکی تر توش نابن. لەگەڵەوەشدا بۆچی لە هەندێک کەسدا جەستەی نەخۆشەکە هێرش دەکەنە سەر پەنکریاس و ڕێگری دەکەنە دروستبوونیان سۆلین. بەڵام پسپۆڕانی ئەو بوارە بەردەوام لە تاقیکردنەوە و لێکۆڵینەوە بۆ دۆزینەوەی چارەسەرێکی هەمیشەیی تاوەکو ئەو کاتەش پێویستە چاودێری تەندروستیمان بین. وەک لە سەرەتای بەرنامەکە ئاماژەمان پێدا کە لە جیهاندا ئەمڕۆ وا چاوەڕوانەکرێت لە ئێستا نزیکی 415 ملیۆن کەس توشبووی نەخۆشی شەکرە بن. لە شەکرەیە زیاتر وشەی توشبوو بەکارێنین لە کاتێکە لە شێرپەنجە دەستنیشانکراوە بەکارێنەوە لەگەڵ میوانەکە بان پاشکە بێتتر باسی و بابەتاکەین. بەڵام وا چاوەڕوانەکرێت تاکو ساڵی 2040 یعنی تاکو 18 ساڵی تر لە ئێستەوە ژمارەکە زیاتر ببێت لە 9 ملیار کەس. یەکێک لەو بابەتانی کە لەم زنجیرە بەرنامانەی چارەیە زۆر گرنگە بەلامانەوە باسی بکەین پشکنینی ساڵانەی بۆ نەخۆشی شەکرە بۆی کە بزانین وەزعی نەخۆشی شەکرەکەمان لە چیایە و چۆنە و دەمێت باسی ئەوە بکەین لەگەڵ شەکرەیە بابەتی بەرزەفشاری خوێن و نەخۆشەکانی گورچیلە و چاو و دەمودان و تاکو کۆتایەکەی بە سپاسێکی زۆرە دکتۆر پشتیوان حسێن میوامان. دکتۆر سپاس کە تەشریفت هێنا. زۆر سپاس بۆ بەرنامەکە و دەستخۆشی لێکم دکتۆر هەڵبرد. ممنون زۆر سپاس. دکتۆر لە مەسەلەی شێرپەنجە کە خەڵک زۆری لێ ترسێ هەمیشە لە زمانی ئینگلیزی ئاڵێن he or she was diagnosed with cancer دەستنیشان کرا بە شێرپەنجە. ئێمە زۆر باسیەوەمان کردووە لە میدیایە کە نابێ بڵین توش بووە بە شێرپەنجە بەڵکو لە زۆرینی زۆری حاڵەتەکانە لەوانی شێرپەنجەکە تێبێ بەڵام نەزانرابێ. لە کاتێکە نەخۆشیی و شەکرە دەکرێت توش ببی بەڵە دوای دەستنیشانەکرێ بەڵام دەکرێت توش ببی. ئەمە پرسیاری یەکەممە دەکرێت شەکرە توش ببی یان خۆت نەهار هەتەو نەتزانیوە. پرسیاری دووهەمم لە مەسلەی شێرپەنجە و بەرزەفشاری خوێنە ئاڵقی پێشوە لەگەڵ دکتۆر ڕێدوانی هاوڕێی جەناب تا باسمان کرد کەوتمان خەڵکەمون لە شێرپەنجە ئاترسێ بەڵام بەرزەفشاری خوێن مەترسیدارترە لە شێرپەنجە و هەردووکشمان هاوڕابوون لەسەر بابەتە. زۆر سپاس. بەنسبەتی پرسیاری یەکەمەوە وەکو چۆن شێرپەنجە ئەگونجێت توش بوو بێت و نەیزانێ بێت و دوای ئەوە بە کۆمەڵی نیشانەیە کە لە دواترا دەرەکەی و کەسەکە هەستی پێ بکە کە توش بووە شەکرش بە هەمان شێوە ئەگونجێ کەسەکە توش بوو بێ هەستی پێ نەکردبێ بەواتایکی تر نەخۆشیێکی بێدەنگە شەکرە لە سەرەتایە و ئەگونجێ نەخۆشەکە تووشی ماکەکان و تووشی لایەنە خراپەکانی شەکرە بوو بێ ئەو کاریگەریە خراپانەی کە شەکرە لەسەر لاشە و تەندروستی مرۆڤ جێهێڵێ اینجا نەخۆشەکە هەستی پێ بکات. و لەبەر ئەوە پێویستی چۆن شێرپەنجە پێویستی بە پشکنین و بە ئاگاداربوونە لە خۆت ئێستا ئێمە چەند بۆ شێرپەنجە چەندین ڕێکارمان هەیە چەندین پشکنینی پێشوەختەمان هەیە کە بە نەخۆش ئەڵین بیکا پێشەوەی کە لە هەر پشکنینێک لە تەمەنێکی دیاریکراوەکرێ بە هەمان شێوە لە شەکرەشە هەموو نەخۆشێک ئاگادارەکەینەوە هەموو کەسێکەیە تەلامان چی ئەوانشی کە توش نەبوو چی ئەوانشی کە ئەگونجێ توش بن کە ئاگادارەکەینەوە بۆ پشکنینی پێشوەختە. شەکرە خۆی لە ڕانکینگ کەواتە لە ڕیزبەندی بۆ توشبوون بۆ نەخۆشەکانی دڵ توشبوون بە نەخۆشەکانی گورچیلە بە گیرانی مولولەکانی خوێنی مێشک و پەلەکانە لە سەرەتایە یەک باسی چۆری زۆرەکرا لە ئێستاە زەخت و بە درێژی بە دەرەجەی دووەم شەکرە هاتوونەتە پێشەوەی ڕیزبەندێکەوە مەبەستە لە ڕیزبەندەکانە بۆ مەترسی مردن بەمبەستی لە مەترسی توشبوون بە گیرانی مولولەکانی خوێن باشە لە مێشک لە پەلەکان لە دڵ ئایانی بۆ مەترسی توشبوون بە جەڵتەی دڵ و دەماغ جەڵەی دڵ و دەماغی جاران چاوری لەسەری سەرەوە بووە سەزەخت و چاوری لەسەر ئێستا سترێس شاری دەرونی شاری دەرونی بەرزەفشاری خوێن زەخت لەگەڵ شەکرە هاتوونە تا پێشەوەی ڕێزبەندیەکەوە. بەڵێ
کە خۆی لە جیهانی شاهۆکارەکانی مردن کە بڵێن زۆرترین باو زۆرترین هۆکاری مردن لە جیهانە لە ئێستاە بە نەخۆشە هەناوەکان توشبوون بە جەڵتەی دڵا دو جەڵتەی دەماخە دوایەوە COPD جەڵدەی دڵ و جەڵی دەماخ و نەخۆشەکانی هەناسە COPD. بەڵێ باش ئێمە دو داتا کە لە بەردەستمانە لە شاری سلێمانی بەداخۆی هەموو کوردستانمان لە بەردەستانی ساڵی 2010 بەڵێ ئەو کاتە ساڵی 2010 دو داتایان بێمەداوە بە سوپاسەوە بەڕێبەتی گشتی تەندروستی سلێمانی بە پێی ژمارەکانی ئەوان بەس ئەوانەی کە لە ناو نەخۆشخانەکان دەستنیشان کراون هەموو ڕۆژێک لە شاری سلێمانی 7 کەس دەستنیشانەکرێ بە نەخۆشی شەکرا کە لە نەخۆشی زەخت و نەخۆشی شەکرا قسێکی زۆر هاوبەش هەیە ئەوترێ ژمارەی زۆر زیاتر لەمەش هەیە نەخۆشیەکان هەیە و پیان نەزانرا. جارە با پرسیار لەوە بکەین کە هەراقی پێشوو دکتۆر ڕێوام ئەوەی فەرموو کە ئەگەر کەسێک تەمەنی لەوان 18 بۆ 40 ساڵە بێ 18 تا 39 ساڵ بێ یەک جار زەختی گرت ئەگەر زەختەکەی نۆرمال بوو تاکو 3 تا 5 ساڵ پێویست ناکە دووبارەی بکاتەوە بەمانایەکی تر ئەکرێت ئەو کەسە لە ڕێژێکی سەلامەتا بێ بەنسبەت نەخۆشی شەکرەوە لە پشکنینی ساڵانە هاڵەتی خۆی پشکنینی شەکرە لە کەسێکەوە بۆ کەسێکی ترە گۆڕێت لە فامیلیەکەواتە لە عائیلەیەکە لە خێزانێکەوە بۆ خێزانێکی تر ئەگۆڕێت. مەسەلە نەگە کەسێک عائیلەکەی واتە خێزانەکەی دووسێ کەسیان تووشی شەکرە بوو بێت لەما پشکنینی شەکرە جیاوازترە لەوەی کە یەکێک هیچ کەسێک لە عائیلەکە لە خێزانەکە تووشی شەکرە نەبوو بێ. یەکێک ئەگەر نەخۆشی قەڵەوی هەبێت لە تەمەنێکی گەنجیەوە مەسەلەن تەمەنی 20 ساڵ و 30 ساڵیەوە جیاوازە لەوەی کە یەکێک کە کێشی لەشی ئاسایی بێت. بە ڕێژەیەکی بە شێوەیەکی گشتی ئێمە نەخۆشی شەکرە بۆ پشکنین لە پێش 20 ساڵی و 30 ساڵیەوە زۆر بەدەگمەن بۆ کەسێکی ئاسایی پشکنی نەکرێ. باشتر وایە کەسەکە پێش تەمەنی 40 ساڵی جارێک پشکنین بکە. ئەگەر پشکنینی شەکرەکەی بە مەرجێک کەسی توشبوو لە خێزانەکەیان نەبوو بێ یان خۆی مەترسی توشبوونی شەکرەی نەبوو بێ و گوتمان قەڵەوی کە یەکێکە لە زۆرترین هۆکارەکانی توشبوون بە شەکری جۆری دووەمی ئەو کەسە لە دوای ئەتوانێت 3 ساڵ بۆ 5 ساڵ جارێک پشکنین بکات. واتە پێویست ناکات ساڵانە پشکنین بکاتەوە ئەم کەسە ئەگەر بێت و لە زۆنی مەترسیان نەبێت. بەڵام ئەگەر کەسەکە خۆی هەڵگری هەندێک بۆ نمونە لە 20 ساڵ لە پێش 20 ساڵی بۆ 30 ساڵی هەڵگری کۆمەڵی نیشانی ئاوتوئیمونە مەناعیە مەسەن نەخۆشی خودی مەناعی هەیە نەخۆشی حساسی گەنمی هەیە ئەوە پێویستە پشکنینی ساڵانەی بۆ کرێ بۆشەکە چونکە چۆن تووشی ئەو نەخۆشیە بووە ئاواژە گونجە کەسەکە تووشی نەخۆشی شەکرە بێت شەکری جۆری یەکەم. ئەگەر کەسەکە چەند ئەندامێکی خێزانەکەی توشبووی شەکرە بوون لە جۆری دووەم خۆشی کێشی لەشی زیاد بێت ئەبێ پشکنینی ساڵانەی بۆ بکرێت. بۆ شێوازە ئەگۆڕێت ینی ژمارەیەکی دیاریکراو نییە مطلقاً بەڵام بڵین ئەگەر کەسێک هەموو ساڵێک پشکنی بکە ئەو کەوتم بەپی ئەو حاڵەتانە ئەگۆڕێت کە باسم کرد. بەڵام بە شێوەیەکی گشتی ئێمە پێش ساڵی پشکنینی ئامۆژگاری هەموو کەسێکین کە پشکنینی شەکرە بۆ خۆی بکات. ئەگەر کەسەکە توش نەبوو ئەتوانێت 3 ساڵ بۆ 5 ساڵ بەڵام لە دوای 40 ساڵیەوە گونجێت هەموو ساڵێ بۆ 2 ساڵ پشکنینی شەکرە بکات. ئێستا کە گوێتان لە فەرمایشتەکانی جەنابی دکتۆر بوو فەرمووی کە پێویستەکە لە کیا و چۆن پشکنین بۆ شەکرە بکرێ لەوانەیە پرسیاری هەمومانەوە بێت کە جۆرە جیاوازەکانی پشکنین شەکرە هەیە بە برسێتی هەیە بە تێرێتی هەیە شەکری سێمانگی جیاوازی ئەمانە چیە و کامیان زیاتر پشتی پێبەسترێت خات و بە سۆز نەجات یاریدەری تاقیگەی ئەو باس لە جۆرەکانیەکە پاشەوە ئەگەڕێنەوە خزمەتتان لەگەڵ جەنابی دکتۆرە باستەواکەین کە کامیان زیاتر پشتی پێبەسترێت لەگەڵمان. فحسی شەکرەکان دەکەین لێرە چەند جۆری فحسی شەکرەمان هەیە بە برسێتی بێ یان بە تێری بێت فحسی شەکری سێمانگیمان هەیە فحسی شەکری کە بۆ دووگیانی ئەکرێت سەرەتا فحسی شەکرە کە ئەبێ بە برسێتی بکرێت پێویستە نەخۆشەکە 8 سەعات بێت نانی نەخوارد بێت کە هەتا لە خوار 120ەوە بێت نۆرماڵە. فحسی شەکرەمان هەیە کە بە تێری بکرێت ئەوان لە 150 کەمتر بێت ئەنجا نۆرماڵە. فحسی ئەم دوو فحسەمان هەیە کە لە شوێنێکەوە بۆ شوێنێک ترە گۆڕێ نەخۆشکە زۆر جارێتەوە پێمانڵێت لە مختبەرێکی تر کردم وانە بوو بەڵام ئەمان لە جیهازێکەوە بۆ جیازێکی تر و لە مختبەرێکەوە بۆ مختبەرێکی ترە گۆڕێت ڕەنگە تو تۆزێ پێ بڕێ شەکرەکە و فەرقی هەبێت لەوەی کە لای من کردوتە.
فحصی شکری سێمانگیمان هەیە ئەمان دقیقا تەنان بە پۆینتەکەشەوە فەرقی نابێت ئەگەر لە شوێنێکەوە بۆ شوێنێک تر بکرێت ئەمە ڕێژەی شەکرا لە سێ مانگی پێشوە لە سەر خڕۆکە سوورەکانی خوێنت کە زۆر مەزبوطە و دقیقا بە تایبەت بۆ ئەو کەسانەی کە شەکرایان هەیە و بۆ ئەو کەسانەی کە شکی شەکرایان لێ ئەکرێت کە لە 5.8 بۆ خوارە بۆ کەسێکی ئاسایی نۆرماڵە بەڵام کەسێک کە شکی شەکری لێ بکرێت هەتاکو لە 5.8 بۆ تاکو 6.5 نۆرماڵە لە دوای ئەوە ئەتوانین بە کەسەکە بڵێن ئەم کەسە شکی لێکرێت کە تووشی شەکرە بوو بێت. فحسی شەکرەی دوگانیمانی کە بۆ خاتوونی دوگان ئەکرێت کە خاتوونی دوگان لەو کاتەیە شەکرەکەی بەرزنزم ئەکات ئەو ئێمە فحسێکیمان هەیە بۆ ئەوە پێوترێ فحسی شەکری دوگانی کە سەرەتا فحسێکی شەکری بۆکەین بە کەنانی نەخوارد بێت 8 سەعات بێت پاشان دوای نیم سەعات بڕی 75 گرام شەکری ئەینێ دیسانەوە فحسی بۆکەینەوە اینجا دوای نیم سەعات 4 جار فحسی بۆکەینەوە فحسی شەکرە ئەو کاتە دکتۆرەکە بڕیارە کە تووشی شەکرە بووە لە بەسەر دوگانێکەوە. هاتینەوە خزمەتتان جەنابی دکتۆر ئێستا خەڵک زۆر ئەزانێت فحسی شەکرەمان هەیە بە برسێتی هەمانە بە تێری ئەوانەوە پێڵەن فاستینەوەشیان پێڵەن ڕاندەم و جۆرێکی شمانە فحسی شەکری سێ مانگی کەسێک کە هۆکارە مەترسیدارەکانی تیان نەبێت لەوانی کە فەرمووت قەڵەو نەبێ کەس لە خێزانەکەی شەکرەی نەبێ و ژیانێکی تا ڕادێک تەندروست بژی جوڵەی هەبێ کێشی کۆنتترۆل کراوە بێ خواردنی کۆنتترۆل کراوە بێ بۆ کەسێک کە لە سەر و تەمەنی 18 ساڵ بێ کە فەرمووت زیاد ئێمە ئەگەر کەسێک لە خوار 18 بێ ئاتەمە فاسی بۆ ناکەین ئەگەر قەڵەو نەبێ ئەگەر نەخۆشیەکانی بەرگری لەشی نەبێ کام لەم فحسانیتان پێویستە بۆی کە بیکە لە پشکنی ساڵانەیە لە پشکنینی ساڵانە ئێمە زیاتر پشت بە پشکنینی برسێتی ینی کەسەکە بە برسێتی پشکنین بکات باشە عادەتەن ئامۆژگاری نەخۆشەکەین بۆ ئامۆژگاری ئەو کەسەکەین کەیەتە لامان ئەڵێ پشکنینی ساڵانە ئەەکەم بۆ پشکنینی عام یەکێک لەوانە پشکنینی شەکرەیە کە ئێوە بیکات ئێمە زیاتر پێڵین کە نەخۆشەکە ئەو کەسە پێویستە بەلایەنی کەمەوە 8 سەعات بۆ 10 سەعات هیچ جۆرە خواردنێکی نەخوارد بێ کە کاربۆهایدریت نیشاسەواتە شەکری تیابێت وەکو مۆز برنج خوورما مێوەش کشمیش بزەبێت شلەمەنی ئەگرێتەوە و لەگەڵ خواردنی شەگرێت و میوەکانی شەگرێتەوە لە میوەکانە مەسەلەن پێڵێن کە مۆز نەخوا مانگۆ هەرمێ هەنجیر ئەو دواتریش باسی ئەەکەین ئەو میوانەی کە شەکە بڕی زۆر شەکریانتیایە یان مەسەلەن خواردنی برنج نەخوارد خواردنی نانی سپی نەخوارد شەکر نەخوا خۆی بۆ بچێ پشکنینی خۆی بکە ئەگەرم پشکنینە لە ببێنان خواردن لە خواری 100ەوە بوو پێڵین کە تۆ پشکنینەکە و ئاساییە 100 میلیگرام پەردیسیلیتر دەرەچێت لە خواری 100ەوە بێ پێڵین تۆ پشکنینەکە ئاساییە ئەگەر لە بینی 100 بۆ 125 جابێت ئەو کاتە ئەڵین تۆ مەترسی توش بوون بە شەکرەتێک کە پێڵن پریدایابیتس لە زمانی توبیە تۆ مەترسی توژم و شەکرێت هەیە پێویستەکات جۆری پشکنینی جۆری دووەم بکەیتەوە ئەوە ئەگەر بێت و لەسەر 125 میلیگرام پەردیسیلیتریشەوە بێت ئەو کاتە ئێمە دوو حاڵەتمانێ ئەگەر نەخۆشەکە هەڵگیری ئەو کەسێک پشکنینەکە خۆی گومانی لە خۆی کردوێت هەڵگیری نیشانەکانی شەکرە بێ مەسەلەن ئەوەی بڵێ ماوەیەکە ئاو زۆرە خۆمەوە کێشمدا ئابەزەیە شەوان هەڵەسم بۆ ئەوەی بچمە سەر شەوان هەڵەسم مەچم بۆ میسکردن بەڵێ لەم بابەتە زۆر گرنگە ئالرەیەک تۆز بوەستین وا بزانم ئەگەر شەوی جارێک تا دوو جار هەڵسی بۆ میسکردن ئاساییە ئەگەر لەوە زیاتر شەوی یەک جار ئاساییە یەک جار ئاساییە باشە بەڵام ئەمەش دووبارە ئەکەوێتەوە سەر ئەوەی ئەو کەسە پێش خەوتن چی خواردەوە باڵێ مەسەلەن کەسێک هەتا ئێمە سیستەمی خەوتن و نیزامی خەوتن و ئەو خواردن هەمووی تێکچووە مەسەن کەسەکە تا دوانزەویەکی شەو لە دەروی و خواردنە خوا و شلەمەنیە خوات و چا خوات و ئاوە خواتەوە ئەوە لەوانەیە دوو جاری شاستێ بەزەکە کەسێک لە هەشتی شەو لە دوای هەشی شەوە شلەمەنیکی زۆری نەخواردبێ و لە کاتی خۆیان لە دەوری 11 بۆ 12 خەوت بێت ئەگەر لە بینی 3 و 4 و 5 دوو جار 3 جار هەستێت ئەو کاتە ئەڵێن ئەم کەسە
نیشانی پرسیاری لەسەر نیشانی پرسیاری لەسەر. باڵێ باشە فەرمووت لە خوارسەوە ئاساییە 100 تا 125 مەترسی توشببوونی هەیە بە نەخۆشی شەکرە بەڵێ پریدابەتیک پێڵن لە زمانی زانستیە لەسەر و 125ەوە ئەوە دەکرێت توشبوو بێت بەڵام لەم کاتەیە ببوورە پێت لەم کاتەیە ئێمە دووبارەی ئەەکەینەوە دووبارەکەینەوە هەڵگیری نیشانەکانی شەکرە نەبێ باڵێ دووبارەی ئەەکەینەوە و جارێکی تر دووبارەکردنەوە کە فەحسی برسێتی بۆ فەحسی سێمانگی بۆ هەر هەمان فاسی بۆکەینەوە هەمان فاسی بۆکەینەوە ئەگەر کەسەکە لەسەر و 125 جوابی هەمان فاسی بۆکەینەوە بە برسێتی بەڵام ئەگەر کەسەکە هەڵگیری نیشانەکان بێ وەکو باسم کرد تێژی دابەزی بێ ئاو زۆر بخواتەوە زوو بچێ بۆ میزکردن ئەو کاتە پێڵن کە تۆ توشبووی شەکریت باشە توشبووی شەکرێت کاڵەن توشبووی شەکری فەحسەکەی پێ دووبارە ئەکانەوە ئێوە بە یەکلایی کە 100% بڕیار ئەیان بە فەحسی سێمانگە کا بڕارێن نەخێر خۆی فەحسی سێمانگە بە تەنها بەکار ناهێنێت بۆ تەشخیصکرد بڵین ئەم فەحسە بەکارهێنێت بۆ تەشخیصکردن زیاتر لە سکرینی نازیاتر لە بەدواداچوونی نەخۆشە فەحسی سێمانگە هێنێرێ بۆ تەشخیصکردن ئەو فەحسی برسێتی فەحسی دوای نان خواردن بەتێرێتی بەڵێ باش و فەحسی گلوکۆز تۆلەرانسیش گلوکۆز تۆلەرانس کە نیو سەعات جارێک ئەو کەسە 8 ساعات هینی نەخوارد برسی بووە شەکری نەخواردۆ شەکرێکی بۆ ئەوکەی مەسەلەن ساڵپول دەدەرەچێت باشە 75 شلەمەنێکی تێ لە تاقیگەیە هەیە 75 گرام گلوکۆزی تایە باڵێ ئەی خواتەوە لە دوای ساعاتێک فەحسی بۆ کرێت لە دوای 2 ساعتیش فەحسی بۆ کرێتەوە باڵێ باشە ئەگەر لە بینی 140 بۆ 99 بێ بە هەمان شێوە ئەم کەسە پێڵی کە تۆ مەترسی توشبوونی شەکرێ هەیە گلوکۆز ئینتۆلەرانسی هەیە دکتۆر لە مەسەلەی گلوکۆز ئینتۆلەرانسایکی کە پشتینانی کە بە تایبەتی لە کاتی دووگیانە زۆر پشتی پێوەست باڵ و شەکرێکیشمان هەیە کە جەناب لە من باشترە زای هەر پێڵان شەکرەی دووگیانی ئەگەر خانمێک لە کاتی دووگیانیە دەستنیشانکرابێ بە نەخۆشی شەکرەی دووگیانی لە دوای دووگیانیەکەوە کە ماڵقی داهاتووشمان لەگەڵ خات و دکتۆر جوانی تا دەربارەی پشکنینەکانی ژنان و ناڵبوونە بێ بەڵام بە تایبەتی لە ژنانە و پەیوەندیدار بە شەکرەوە ئەو خانمانی کە لە کاتی دووگیانیە شەکرایان هەبووە چی بکەنە دوای دووگیانی چ پشکنینە بکەنەوە کەی بیکەنەوە بەڵێ خۆی ئێمە بە شێوەیەکی گشتی ئەگەر نەڕۆینە دوای دووگیانەکە لە کاتی دووگیانەکە باس بکەین ئێمە هەموو ئافرەتی پێش دووگیان بوون دەبێت پزیشک بیبێنێ باڵێ ئەوانەی کە مەترسی توشببوونیان هەیە عادەتەن پری نەیتاڵی پێڵەن لە پێش ئەوەی کە دووگیان بن کەسەکە ئەچێت فەحسی خۆیەکە بۆ شەکرە ئەگەر ئاسایی بوو لە 24 بۆ 28 هەفتەیەمینی هەفتەی دووگیانەکە پشکینەکە دووبارەکاتەوە ئەگە دەرکەوت کە شەکری هەیە بەدڵنیایەوە ئەبێ عیلاج جۆر بگرێت چونکە ئەوە مەترسی بۆ سەر دایکەکەەوە بەس مەترسی بۆ سەر کۆرپەلەکەش دروستەکە لە دوای لەدایکبوونی کۆرپەلە ئێمە ئامۆژگاری نەخۆشەکەین بەوەی کە پشکنین بکات هەتاوەکو 6 هەفتەی یەکەم مەترسیەوەی بێت کە شەکری بە بەرزی بمێنێتەوە 6 هەفتەی دوای لەدایک بوون بۆیە پشکنینی پێویستە لەو ماوەیە ئەتوانێت جارێ بۆ 2 جار پشکنی بکات و ئەگەر بە بەرزی مابەوە لەسەر دەرمانەکانی بەردەوام بێ هەتا 6 مانگی یەکەمی دوای لەدایکبوونەکەی دوای لەدایکبوونی مناڵەکەی ئەو مەترسیەوەی لە شەکرا بمێنێتەوە بە مەرجێک ئەو کەسە پێشتر خۆی شەکرەی نەبوو بێ هەندێک جار ئافرەتەکە خۆی شەکری هەیە لە کاتی دووگیانەکە بە سەدفە پێ ئێزانێکە شەکری هەیە ئینفۆگرافیکی کورتە بینین دەربارەی شەکرە و مەترسیەکانی شەکرە دەمێت سەرستان بۆ ڕاکێشمەوە دووبارە دو داتا کە لە ساڵی 2010 بەداخۆ لە دوایەوە داتای تازەترمانە بەردەستانی هی بەڕێوەبەراتی گشتەکان و وەزارەتی تەندروستی هەرێمی کوردستان هەموو ڕۆژێک لە تەنها لە شاری سلێمانی 3 کەس جەڵتەی دڵی ئەیە و هەموو ڕۆژێکی 3 کەس جەڵتەی دەماخ لێیانەیە کە یەکێک لە هۆکار مەترسیدارەکان وەک جەنابی دکتۆر فەرمووی بریتە لە بەرزەفشاری خوێن کاڵقی پێشوڵمان باسکردن و پاشۆ نەخۆشی شەکرەکە لە مەڵقایەتان باسەکەی فۆگرافیکی کورد دەربارەی مەترسی نەخۆشی شەکر لە جیهانە و ئەگەڕێنی خزمەتان لەگەڵ جەنابی دکتۆر پشتیوانە بۆ بەشی کۆتایی بەرنامەکە دەربارەی هۆکارە مەترسیدارەکان باسی قەڵەوی فەرموو بەڵام ماوە تۆ باسی خواردن و وەرزشکردن لەگەڵمانە.
تێگەیشتین لە گرنگی زانیاری دەربارەی نەخۆشی شەکر و لەوەی کە لە جیهانە زیاتر لە 415 میلیۆن کەس نەخۆشی شەکریان هەیە وە ژمارێکی زۆر زیاتریش لەمە دەستنیشان نەکراون و وا چاوەڕوانی شەکرە تاکو ساڵی 2040 ژمارەی دەستنیشانکراوان و تووشبووان ئەم نەخۆشیە زیاتر لە 9 ملیار کەس بێ. دکتۆر پشتیوان زۆر بە باشی باسمان لە پشکنینەکان کرد، باسمان لە مەترسیەکانی نەخۆشی شەکرە کرد. پێشەی باسی هۆکارە مەترسیدارەکان بکەین. شەکرە هۆکاری توشبوون بە یان مەترسی توشبوون بە جەڵتەی دڵ و دەماغ زیاد دەکات کە باوترین هۆکاری مردن لە دنیاە. جگەرەوە لەگەڵ شەکرە باسی چاو باسی گورچیلا ئەکرێ. بۆچی؟ شەکرە دوو جۆری جۆرە باوەکانی جۆری یەکەم و جۆری دومی پیاڵە. بە شێوەیەکی گشتی لە جۆری یەکەمە ئێمە لە دوای 5 ساڵ لە دەستنیشانکردنی جۆری یەکەمی شەکرە بە نەخۆش هەڵین ئەبێ پشکنین بکات بۆ چاو بۆ گورچی لە ساڵانە. جۆری یەکەمەوە کە زیاتر لە مناڵانە دەرەکەوێت و لەشی خۆتە پەلاماری خۆتە لەشی خۆتە پەلاماری خۆتەیە دژەتەنێ دروستەکات ئەچێت لەسەر خانەکانی پەنکریاز ئەنیشێت و نایاڵێت ئەو بێتاسیێڵەکانی پەنکریاز بە باشی ئیشی خۆیان بکەن بۆی ئینسۆلین دەربکەن. ئەوەی کە زۆر باوە لەسەر جۆری یەکەمی شەکرەوەیەوە ترێکە دەرزی شەکرە لێەیە. دروستە؟ تا ئێستا تاکە چارەسەری کاریگەر بۆ جۆری یەکەمی شەکرە تەنها دەرزیە. دەرمانیش دروست بۆ بەڵام هەتا ئێستا کەسیان نەبوونە بە جێگرەوەیکی تەواوەتی بۆ ئینسۆلین دەرزی ئینسۆلین. لە جۆری یەکەمە لە دوای 5 ساڵەوە دەست پێکرێت لە جۆری دووەمان لەگەڵ دەستنیشانکردنی نەخۆشی شەکرە ئەبێ ئەو کەسە بچێ پشکنینی گورچیلە پشکنینی چاو پشکنینی دەمارەکانی بکات بۆ چونکە ئێمە دەمار مەبەستە ملولەی خوێن نییە مەبەستە هەستە دەمارەکانە دکتۆر بیبینێت پشکنینی بۆ بکات پشکنینی سەریری دوای ئەوشە پشکنینی دەماریە. لەبەر چی لەبەر ئەوەی شەکرە گلوکۆز کاریگەری ڕاستەوخۆی لەسەر دوو جۆر مولولەی خوێن هەیە. مولولەی خوێنی بچووکمان هەیە، مولولەی خوێنی گەورەمان هەیە. مولولەی خوێنی بچووک بۆ پەلەکان بۆ دەماری پەلەکان بۆ مولولەی خوێنی بچووکی گورچیلە بۆ مولولەی خوێنی بچووکی چاو. ئەمانە کاریگەری لەسەر دروستەکەن و خۆی پێی نازانێت بە پێی کات دەڕات و کاریگەریەکەی دروست کردووە. کەسەکە کاتێک سێرەکە کە چاوی زەعیفۆ شت بە باشی نابینێت یان هەندێک جار لە گورچیلەیە کەسەکە پشکنینی کریاتینی کردووە ئاسایی دەرچووە بەڵام پشکنینی ساڵانەی نەکردووە بە میز ئەکرێت بۆ پرۆتین کە بێت ساڵانە بیکات چونکە کاریگەری ڕاستەخۆی لەسەر مولولە بچووکەکانی گورچیلە دروستەکات. لە دواییە ئاچێتە سەر مولولەی گەورەی مولولە گەورە خوێنەکە مەسەلەن وەکو دڵ وەکو دەماغ لەوانەیە نەخۆشەکە هەست بەخۆی نەکا شەکری هەیە عیلاجی نەخواردەوە بە باشی کۆنتترۆلی نەکردووە لە پڕێکە ئەچێتە بژانەوەی دڵۆڵێن تۆ تووشی جەڵدەی دڵبووی یان ئەچێتە فریاکەوتنی هەناوی وەڵێن تووشی جەڵدەی دەماغ بووی. ئەمە پێڵەن کاریگەری شەکر لەسەر مولولە گەورەکانی خوێن. لەبەر ئەم هۆکارانە لەبەر ئەم ماکان و لەبەر ئەم مەترسیانە بۆیە ئەو کەسە پێویستە ساڵانە لە دوای 5 ساڵ لە تەشخیصکردن لە جۆری یەکەمە پشکنین بکات لە سەنتەری شەکرە. هەموو ساڵێک لە کاتی دەستنیشانکردن لە جۆری دووەمە پشکنینی چاو لەلایەن دکتۆری چاو پشکنی گورچیلە لەلایەن دکتۆری گورچیلە و لە هەمان کاتە و ئاگاداریکی تەواوی قاچی بێت بۆ دروستبوونی برینی قاچ ئاگاداری ئەوە بێت چۆن پارێزگاری لە پێستی ئەکات پێستی بە وشکی نهێڵێتەوە پێویستی زۆر بە تەڕی نهێڵێتەوە بۆ ئەم حاڵەتانە بۆ کەسە پێویستەکە کە بە شێوەیەکی بەردەوام ئاگاداری خۆی بێەوە بە ساڵانەش ئاگاداری لە پشکنینەکانی. بۆچی ئەڵەنەوەی کە شەکری هەبێ ئەبێ ئاگای لە داناڵ کێشان بێ؟ لەبەرەوەی پێش هەموو شتێ ئەوانی کە شەکرەیان هەیە سیستەمی بەرگری لەشیان بۆ چاکبوونەوەی برین کەمە بێتەوە. لە هەمان کاتە سیستەمی بەرگری لەش بۆ توشبوون بە هەوکردن بە میکرۆب بەکتریا کەمە بێتەوە. ئێمەش دەزانین کە ناودەم جۆرەها بەکتریایەتی پیسترین شوێنی لەشە پسترین شوێنی لەشە بزیاد لە 100,000 جۆرە مایکرۆۆرگانیزم و جەرس و بەکتریایەتیایە. ئەم کەسە کە ئەم دان هەڵکێشانە بێ هەموو دان هەڵکێشانێک خۆ دکتۆری پزیشکی ددانی و باشتر ئەزانیت کە ئەو تیشوانیان ئەو شوێنە تووشی بەرەنگاری کۆمەڵێ هینە بێتەوە بەکتریا ئەبێتەوە چونکە برینی تازەیە تیشووی تازەیە کە ئەو دانە هەڵکێشا شوێنەکەی بۆشە بێت. لەبەرەوە ئەگە کەسەکە شەکری کۆنتترۆل نەبێت و لە
ڕێژی دیاریکراوە نەبێت ئەگونجی ئەو برینە درەنگ چاک بێتەوە و تووشی هەوکردنیش بێت لەبەرەوە پێویستە پێش ئەوەی دانی بۆ هەڵکێشرێت ئەگەداری باش ئەبێ شەکرەکەی کۆنتترۆل بێ نانی خوارد بێت چکە نانی خوارد بێ بورێتەوە ئێمە بەشێشی گشتی جارانەوە تا 200 بە تێری هەڵی کێشین ئێستا تا 220 شارڕۆی تا 220 باڵا 220 شارڕۆی زۆر ئەگەر لەمە زیاتر بێت و شەکرەکە کۆنتترۆل نەبێت دوای برینەکەی چاک نابێت وەکو برینی قاچوە برینی ئەو شوێنە چاک نەبێت چونکە تۆ خۆت زانی کە ئەو دانا هەڵکێشە شوێنەکەی هینە ینی مولولی خوێنی تێ ئەبێ بۆکو برینێکی لێت لەوانێت تووشی خوێنبەربوون بێت و لەوانێت تووشی درەنگ چاک بوونەوەش بێت و تووشی هەوکردنیش لە هەمان کاتە هەوکردنی دەور پووکەکەی دەوروبەری هەوکردنی پووکەکەی دەوروبەری باڵێ هەر لە ئەرشیف بەرنامەی چارە زۆر بە وردی باستیەوەمان بۆ کردوون لەسەر نەخۆشی شەکرەکە دکتۆر محەممەد طیب ئەو کاتە میوانمان بۆتۆن لەسەر یوتیوب لەسەر چەناڵ یوتیوب ئەو بابەتانە ببینەوە بەڵام زیاتر لەگەڵ جناب دەمە لە بابەتە هەناوەکانە قسە بکەمەوەی کە دەربارەی شەکرە باس سەکرێگەر بیکەین بە سێ گۆشەیەکەوە بابەتی کێش وەرزش خواردنە ئەم سیانەیە وەرزش دوای هەڵینەوە ئەوانشمان باسی وەرزش کرد و خوانەی من دوای لای تۆ خەڵگەڵێ تۆ باسی هەرچێکم هەرڵی وەرزش بکە قورسیش دروستە بەڵام ئەمێنێتەوە لەسەر مەسەلەی خواردن خواردن و شەکرە جارێ ئەوانی کە تووشی شەکرە نەبوو دەیترەوە هەمووان نەزانین قەڵەویە سەبەیەکێک لە نەخۆشە درێژخانەکاندا درێوی قەڵەو بێ زیاتر تووشی شەکرە بێت بەڵام ئەوەی کە زەعیف بێت و زوڵەنەکە بەقەر قەڵەوەکە خراپە دروستە؟ بەڵێ ئیسا وەرزش بووە بە ینی ڕێگایەک لە ڕێگە خۆپارێزەکان بۆ شەکرەی مەجالیتیانە لە مەسەری خواردنە چی بخۆین بۆی توش نەبین پێشەوەی کەوانی کە ساغی شەکرەمان نییە خۆی بە ڕێژەیەکی بە شێوەیەکی گشتی ئێمە ئەگە کەسێک توشبوو نەبێ یان مەترسی توشبوونی نەبێت هەر بە هەماشەوە ئەگەر پرسیارمان لێ بکە کە چی نەخوا بۆی کە تووەکو جەناب پرسیارەکە کرد ئەتوانێت هەموو جۆرە میوەیە بخوا و ئەتوانێت هەموو جۆرە خواردنی بخوا بەس ڕێژە دەورە بینێت ڕێژەی خواردنەکە بڕی خواردنەکە دەورە بینێت چونکە ئەو خواردنانەی کە بڕێکی زۆر گلوکۆزیانتیایە ئەتوانێت و کەسە بیخوا بەس بە ڕێژێکی کەم یانیوێ لە کوردەواری وترەوە کەم خۆری دایم خۆری دایم خۆر بە ئەشتوانێت کۆمەڵێک خواردنێک تێکەڵ بکە مەسەن حەزی لە میوەیە پارچەی مۆز پارچێک کە شەکری زۆرتیایە پارچەی پرتەقاڵ کە شەکری کەمترتیایە پارچەی سێو کە شەکری هەر کەمترتیایە حەزی لە میوەیە بەم شێوازە تێکەڵە بیخوات مەسەلەن حەزی لە گۆشت و لە خواردنە پرۆتینیەکانە پێڵی مەسەلەن گۆشت خۆ بەس بە شێوازێ بیخۆکە کوڵاویان برژاوی سوورۆکراوە نەبێت باشترە کوڵاویان برژاوێ سوورۆکراوە نەبێت برنج لە جیاتیەوەی کە دانیشێ قاپ بێ دوو قاپ بخوات پێڵین بیخۆ بەڵام بە ڕێژێکی کەمتر نیو قاپ برنج بخۆ ئەمە بە شێوازێک کە کەسێک کە توشبوو نەبێت بۆی ئاگداری ڕێژەشەکە چونکە ئەم خواردنانە هەمویان بڕی بەشی خۆیان کە شەکریانتیایە و شەکر بەرزەکەنەوە بەڵام ئەگە کەسەکە پەنکریاسی چالاک بێ مەترسی توشبین نیە چونکە هەر شەکر چووە لە شەو خوێنەوە پەنکریاز دەسەکە بە دروستکردنی شەکرە باش ئەگەر چی سۆلین و بۆ ئەوی شەکرەکەی بۆ کۆنتترۆل ئەگەر چی زۆرت پێخۆش بکە باسی خواردن بۆ نەخۆشانی شەکرە بکەینەوە لە داهاتوە لە خزمەت تابینەوە بەڵام دو پرسیار و کۆتا پرسیارم دووبارە گەڕمەوە سەرتەوەری سەرێکی بەردامەکە گرنگی فحسکردنی شەکرە لە فحسی ساڵانەیە بەڵێ ئەگەر کەسێک کە فحسەکەی کردووە بەڵێ و نۆرمال دەرچووە هیچ مەفکارێکی مەترسیداری نییە کەی دووبارەی کاتەوە ئەتوانێت تا 3 ساڵ بۆ 5 ساڵ دووبارەی نەکات فحسی برسێتەکەی هەر جۆرە لە فحسەکان بێت فحسی برسێتیشمان هەیە بۆ گوتی فحسی دوای خواردنیشمان هەیە کە کەسەکانانی خواردی بێت ڕاندەم لیەت ئەڵێ فحسێکی شەکرم بۆ بکە ئەگەر ئاسایی بێت و هی نەبێت مەترسی توشبوونی نەبێت ئەتوانێت 3 ساڵ بۆ 5 ساڵ دووبارەی نکاتەوە بەڵام وەکو گوتم ئەگەر کەسەکە لە مەترسیا بێت لە زۆنی مەترسیا بێت دەبێت ساڵانە پشکنینی خۆی بکات بە سپاسێکی زۆرەوە بۆ دکتۆر پشتیوان حسێن پزیشکی پسپۆڕی هەناوی و دڵ و شەکرە وەکمان باسکردن لە شەکرایەکێکە لەو نەخۆشیانی کە بە بکوژە بێدەنگەکان ناسراوە و سێ هۆکار مەترسیدارمان هەیە بۆ شەکرە قەڵەوی و زۆری کێش کە جەنابی دکتۆر زۆر بەڕوونی باسی کرد جۆری خواردن کە جەنابی دکتۆر زۆر بە جوانی باسی کرد و وەرزشکردن خات و کاڵێ باس لە هەندێک جۆری وەرزشەکە کە بۆ گەورە و مناڵانیش دەکرێت سوودی لێ وەرگرن لە ئەرشیف بەرنامەی چارەوەرمان گرتووەتەوە گەڕەمە خزمەتتان پاشە بۆ کۆتایی بەرنامەکە لەگەڵمانە بن. ئەمڕۆ لەگەڵتانین بۆ ئەنجامدانی چاڕاهێنانێک کە ئەتوانن لە ماڵەکانی خۆتانە بەبێ بەکارهێنانی هیچ پێداویستێکی وەرزشی لەگەڵ مناڵەکانتانە ئەنجامی بن.
ئەم جۆرە ڕاهێنانە سوودی زۆری هەیە بۆ مناڵەکانتان و بۆ خۆشتان ئەگەر لەگەڵ مناڵەکانتانە ئەنجامی بن یارمەتی ئەیە کە سووڕی خوێنت چالاک بێت دڵت بەهێز بێت تاکو چاورێکی زۆر لە جسم تا پسووتێریت و ماسولکەکان و توانێت جستەهیت بەرەو پێش بەرێت ئەمڕۆ بۆ ئەنجامدانی ئەم ڕاهێنانە چەند هاوڕەیەکم لەگەڵایە کە ئێستا پێتانە ناسێنم ئەوانیش دلین ئەرین کارۆس ئامادەن دەست پێ بکەیت با دەست پێ بکەیت یەکەم ڕاهێنان کە ئەنجامی ئەین قاچمان بۆ سەرەوە لەگەڵ دەستمانە بەم شێوە ئەتوانین تۆزێک خێراتر ئەنجامی بین باش هەناسەیەکی قوڵ هەڵەمژین تا دەچرکە لە دڵی خۆمانە ئەژمێری بەلوت هەناسەکە هەڵەمژین بەدەم ئەیینە هەرێکێک لەم ڕاهێنانە ئەتوانی لە 10 تا 15 جار ئەنجامی بیت هەر ڕاهێنانەکیش 2 جار لە ئەوڵەوە کە تۆ سەرەتات بێ ئەتوانی دووبارەی بکەیتەوە باش ئێستا چینە سەر تەمرینی دوای ئەوە 2 3 4 5 6 7 8 9 10 زۆر باشە 1 2 3 4 5 ئەوەستید هەناسە جارێکی تر هەمان تەمرین دووبارە ئەکەینەوە 1 2 3 4 5 6 7 8 9 10 1 2 تەواو نەبووە 3 4 5 6 باش هەناسە دوایەوە دەستەکەی بە تەمرینی دوایەوە باشە دابەزی دەستەی لە عەرزەکە هەڵەستی دەستە بۆ سەرەوە ئێستا بەسەر ئەیەکی 3 4 زۆر باشە 5 6 7 8 9 10 هەناسە جارێکی تر ئامادەن دەدانەی تر بکەیت یاڵە دووبارە 1 2 3 4 5 6 7 8 9 10 هەناسە جارێکی تر هەناسە هەڵمژە دەی باشە ئەچینە سەر تەمرینی دوای ئەوە قاچمان بۆ پێشەوە دەستمان بۆ سەرەوە قاچێکی ترمان بۆ دووەوە 1 2 1 2 1 2 1 2 1 2 1 2 1 2 1 2 ئەخیر جار باش هەناسە بە قوڵی هەڵیمژە ئەزام هیلاک بووی جارێکی تر حەزری جارێکی تر دووبارەکەینەوە یاڵە زۆر باشە دوو دانەی تر باشە هەناسەوە توانین دەجێی خۆشە بجوڵیت بۆی زیاتر هەناسە وەرگری جارێکی تر باش ئێستا لەسەر یەک قاچ جامپەکەین زۆر باشە ئەیگۆڕین بە قاچەکەی تر دەی زیاتر پەرسپەرەوە زیاتر قاچەکەی تر بیگۆڕە ئەو لاکەی تر
زۆر باشە هەناساومژە یەک جایتر دووبارەیەکەینەوە یاڵە زەخت بخەسەر نوکی پێت باشە بنی پێ ومەیە لە عەرزەکە ئیگۆڕە قاچەکەی تر لاکەی تر باش بە درێژەی بەردامەکە ئاماژەمەوەدا کە خوددا ئاماژەمان پێداکە نەخۆشی شەکرێکێکە لە نەخۆشیە بێدەنگەکان کە دەکرێت خوا نەخواستە کێشەی زۆر بۆ مرۆڤ دروست بکات. باسمانەوە کرد کە دەکرێت کێشەی گورچی لە چاو هەستە دەمار قاچ و پێستیش دروست بکە ئەمە جگەلەوەی کە کاریگەریەکی زۆرێ بێت لەسەر پووک و دەمودانی مرۆڤ و لەسەر بۆنی جەستە و بۆنی دەمی مرۆڤ ئەو بەڕێزانی کە نەخۆشی شەکران هێو شەکرەکان کۆنتترۆل نەکراوە لە بەرار هۆکارێک بێ جۆرێک لە بۆن لە لەش و لە هەناسان دێکە پێی دەوترێت ئەسیتۆنیک بێت واتە بۆنێکی ئەسیتۆنی باشە. چی ئاڵایە بۆ ئەوەی کە بزانین ئێمە شەکرەمان هەیە ناگەرچێم ئاڵایە سپیە بەڵام ئاڵای سوور بۆ شەکرێت چییە؟ یەک هۆکارە مەترسیدارەکان هۆکارە مەترسیدارەکان چیە زیادبوونی کێش زۆر خواردن کەم جوڵە ئەمە زۆر گرنگە تێکچوونی خەو فشاری دەرونی ئەمانە هەموو هۆکاری مەترسیدارن بۆی کە مرۆڤ تووشی شەکرە بێت جۆری شەکرەی یەکەم کە کەمینەکەی کەمی شەکرێ و بە نزیکەی لە سادەی خەڵکیانە و لە مناڵانە زیاتر دەرەکەتەوە و هەرزەکاران ئەو جۆرەیە کە سیستەمی بەرگری لەشی خۆت پەلاماری خۆت ئاەتەوە ئەمەیان تا ڕادێک کەمتر مەترسیدارە بەراورد بە جۆری دووەمی شەکرەکە لە سانەوەی خەڵکێتی پێوترێ شەکری خۆشیانی شەکرەی ئەوەی کە بەوەی کە ئێمە زۆرە خۆین و کەمە جوڵین بۆیە تووشی ئەم شەکرەیابی و لە نێوان شەکرە و ساغە قۆناکیشمانە پێوترێ قۆناغی پێش شەکرا کە دەکرێت لە ڕێگەی گۆڕینی بەرنامەی خواردن و وەرزشکردنەوە شەکرا بپەڕە لەم قۆناغەیە بەڵام لە قۆناغەکانی ترە تەنها لەژێر چاودێری پزیشکە بە پرس و ڕای پزیشک دەرمانە گۆڕێ و دەرمان دەستکاریەکرێت تکایە ئەو بەڕێزانی کە دکتۆری شەکرەکان لە ماوەی 6 مانگی ڕابردووە نبینەوە خۆیان دەستنیشانکراوی نەخۆشی شەکرن ئیتر کاتیەوەیەکە پزیشکەکانتان ببینن چونکە دوور بە ئەگەر نەخۆشەکە کۆنتترۆل نەکرێ کۆمەڵێک کێشەی زۆر بەدوای خۆی هەنێکە جەڵتەی دڵ و دەماغ لە باوترینیانە و خۆ هەمووتان پارێزێ لەو نەخۆشی و لە هەموو نەخۆشیەشی تر جگەلەوە ئەوەی کە باسکرا دەربارەی نەخۆشی شەکرا بە پێ و داتایی کە لە بەردەستمانایە تا ساڵی 2010 هەر لە تەنها لە ساڵی 2010 هەموو ڕۆژە 7 کەس لە شاری سلێمانی دەستنیشان کراون بە شەکرە سنتەری شەکرە و کێرە ڕژێنەکان کە ژمارەکە دڵنیا بن لەوە زۆر زیاترە بەڵام تەنها ئەو ژمارەیان سەردانیان کردووە بۆ پشکنین تکام وایە کە ساڵانە لە ڕێگەی پشکنینی خوێنەوە پشکنین بۆ شەکری خۆتان بکەن و ئەگەر هاتوو دەستنیشانکراوی شەکرە بوون گوێ لە ڕێنمای پزیشک و دەرمانەکانی بگرن و متابعە بکەن بۆی کە لەشتان بە ساغی بێنێتەوە هەمومان نەزانین کە تەمان بەدەستخوایە بەڵام خوددا عەقلی بێن بەخشیوە بۆی کە بتوانین بەکاری بێنین لە خزمەتکردنی خۆمان و لەش ساغیمانە خۆیار بێڵقی داهاتوی بەرنامەی چارە تایبەتە بێت بە پشکنی ساڵانە بۆ خانمان بۆ کێشەکانی ژنان و منداڵبوون یان مێینەکان بزانین چۆن خانمان و خوشکان و دایکان و کچانی ئێمە بپارێزین هەتاوەکو ئەڵقەی داهات و ڕێز و حرمەتی ئامادەکار و پێشکەشکاری بەرنامە و تەواوی ستافی هونەری و ئیداری دەستگای میدیای کورسا قبول فەرموون هیوادارم هەموو ڕۆژێکی ژیانتان هەرخۆشی بێت و ئاگری ژیانتان بە خۆشی هەڵ ببێت شەو شەوگارتان شاد خواتان لەگەڵ خواحافظ